ئێرە ئەو گەڕەکەیە کە بڕیار بوو بۆ کە سوکاری شەهیدانی کیمیاباران دروست بکرێت. بەڵام دوای تێپەڕبوونی ئەو چەند ساڵە هێشتا حکوومەت بەشێک لە قیستی پارەکەی پێنەداون بۆ تەواوکردنی خانووەکانیان. ئەمە جگە لە نەبوون و جێبەجێنەکردنی پرۆژەی خزمەتگوزاری بۆ ئەم گەڕەکە. وەڵی وەزامان بە بۆنەی بێجادەیی و بێ پرۆژەکان ئەنی پرۆژەی بۆ نەکراوە، نە ئاوەڕێی بۆ کراوە، نە پرۆژەی ئاوی بۆ کراوە، نە جادەی بۆ کراوە. سە ئەم جادانیش کە هێتی هاکەزایی هیچ جادەیەکەوە نین لە کاتی باران و قڕ و شوێی تیاکوی. ئەم گەڕەکە 400 خانووی خۆکرد لە خۆ دەگرێت و بەهۆی خەرجنەکردنی سولفەکانیان کە سوکاری شەهیدان بەم جۆرە جێیانهێشتووە. نرخی خانوو زەویەکانی بەهۆی نەبوونی خزمەتگوزاریەوە 4 بۆ 5 هێندە لە نرخی پێشتر کەمتر بووەتەوە. شارەوانیش وەک کە سوکاری شەهیدان دەستەوەستانە و چاوەڕێی حکوومەتە. ئەو یەکێکە لەو پرۆژە خزمەتگوزاریانەی کە وەستاوە، یعنی قۆناغێک چووە بواری جێبەجێکردنەوە، بەڵام بەهۆی خەیران داراییەوە وەکو چەند جارێک پێشتر لەگەڵ بەڕێستانە باسمان کردووە، یەکێکە لە پرۆژە ڕاگیراوەکان. ئێمە بۆ خۆمان وەکو سەرۆکاتی شارەوانی لە بەرنامەی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم ئەو پرۆژانەی کە پرۆژە وەستاوەکانن هەمویانمان ناردووە و هەروەها ئەو پرۆژانەشی کە گرنگە بۆ هەڵەبجە. دیارە بۆ خۆتان نەزان هەر پرۆژەیەکی خزمەتگوزاری بکرێت بە بودجەی تایبەت دەکرێت. بۆی ئێمە وەکو شارەوانی خۆمان ئەو ئیمکانەتەمان نییە کە بتوانین پرۆژەی گەورە جێبەجێ بکەین. هەر لەگەڵ دەستپێکی دروستکردنی خانووەکان ژمارەیەک لە کە سوکاری شەهیدان ماڵیان گواستەوە بۆ ئەم گەڕەکە بە نیازی نیشتەجێبوون. بەڵام نەبوونی قوتابخانە و خزمەتگوزاری وای لێکردن ئەوانیش خانووەکانیان چۆڵ بکەن. نزار کەریم، NRT هەڵەبجە.